دوای ئەوەی کە دەستدرێژیەک بە ئامانجی کوشتن و تیرۆرکردن کرایە سەر هاوڕێمان دکتۆر غالب محەممەد عەلی لە شاری سلێمانی دەست بەجێ وەکو هاوپەیمانی هیوا دەستگا پەیوەندیدارەکانمان ئاگادار کردەوە و هۆشداریماندا بە تێکڕای ئەو دەسەڵاتانەی کە لە هەرێمی کوردستان بەرکارن کە ئەمە تاوانێکە و تاوانێکی ڕێکخراوە و تاوانێکی سیاسیە و پێویستە دەست بەجێ جوڵە بکەن و کار بکەن بۆ دەستگیرکردنی تاوانبارانی ئەم دۆسیەیە و بەڵگەی حاشە هەڵنەگر هەن کە چۆن هێرش دەکرێتە سەر ئەو هاوڕێیەمان و دەموچاوی بکەرەکە بە وازەحی دیارە و هەویە و شوناسی ئەو بکەرە ڕوونە. لە ڕۆژانی ڕابردوو لە چوارچێوەی ئەو تاوانەدا 3 کەس لەلایەن دەستگا ئەمنیەکانی سلێمانیەوە دەستگیر کراون. هەویە و شوناسی ئەم 3 کەسەش دیارە. ئەمڕۆ وەک هاوپەیمانی هیوا تووشی جۆرێک لە شۆک سەرسوورمان بووین بۆی کە بیسمان ئەم 3 کەسە ئازاد کراون. بەلامانەوە زۆر گرنگە کە لێکۆڵینەوەکان بە ئاقارێکی میهەنی دابڕۆن بەبێ هیچ جۆرە تەدەخوڵێکی سیاسی. بە گوێرەی زانیاریەکانی ئێمە تەداخلاتی سیاسی ڕوون هەیە لەم قەزیەیە لە نێوان حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەسەر ئەم دۆسیەیە. ئێمە لێرە هۆشداری دەدەین کە ئەم کەیسە کەیسی ڕای گشتیە، کەیسێکە جیا ناکرێتەوە لە دەستگیرکردنی دەستگیرکراوەکانی بادینان، چالاکوانان و ڕۆژنامەوانان و دەشمانەوێ هۆشداری بدەین بەوەی کە ئەم کەیسە لەوە گەورەترە کە بە هەوڵی حیزبێک یاخود کەسێک یاخود دوان بچووک بکرێتەوە، چونکە ئەم کەیسە ئێمە وەکو تەحالوفی هیوا هاوپەیمانی هیوا گەیاندومانەتە تێکڕای ئاستەکان، گەیاندومانەتە حکوومەتی اتحادی و حکوومەتی اتحادی خۆیان لەسەر خەتن، هەروەها سەفارەتەکان و ڕێی گشتی دنیاش لەسەر خەتە بۆ ئەم دۆسیەیە. بۆیە هیوادارین و هۆشداریشە دەین وەکو هاوپەیمانی هیوا کە دەسەڵاتدارانی سنووری سلێمانی ئێستا لە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەدان بەوەی کە ڕوونکردنەوە بدەن و زانیاری بدەن بە ڕای گشتی خەڵکی کوردستان بە گشتی و سلێمانی بە تایبەتی بەوەی کە مولابەسات یاخود وردەکاری و تەفاسیلی ئەم دەستگیرکردنانەی لە ڕابردوودا ڕووی داوە چییە و ئازادکردنیان چییە. ئێمە هەتا ئەو ڕوونکردنەوانەمان بەدەست دەکات پێمان وایە کە ئەم پرۆسەیە ئامانجێک تیایدا بەلاڕێدابردنە و ئامانج تیایدا مجاملەی سیاسیە کە بێگومان لەلایەن ئێمەوە ڕەفزکرا و ڕەتکراوەیە و بە هەموو شێوازێک ڕوبەڕووی دەبینەوە و دژی دەوەستینەوە.